بۆ سێم ڕۆژ لە کۆربەندی ئابووری وەبەرهێنان لە شاری جوان لە شاری سلێمانی لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست بەردەوام ئەبم. بێگومان بۆ دووەم ساڵە کۆربەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی دەستی پێ کردووە و بۆ ماوەی 3 ڕۆژ ئەم کۆربەندە کە لە 8 مانگەوە تاوەکو دەی مانگ کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی کۆربەندەکەیە لە شاری سلێمانی بە شێوازێکی زۆر باش پێشوازێکی گەرمی لێکرا لەلایەن میوانان و ئامادەبووان و سەرجەم ئەو کۆمپانیا و براند و با بڵێن ئەو کۆمپانیا وەبەرهێنەرانی کە لە شاری سلێمانیە زەمینەیەکی یەکجار باشیان ڕەخساندووە بۆ ئەوەی کە بتوانن هاوڵاتیان سوودمەند بن لە تەواوی هەم پرۆژەکان هەم تەواوی کۆمپانیاکان و یەکەکانی نیشتەجەبوون. بۆیە بە خۆشحاڵیەوە کۆمپانیاکانی وەبەرهێنان لە دووەم کۆربەندی ئابووری وەبەرهێنان بەشداریان کردووە. بێگومان کۆربەندی ئابووری وەبەرهێنان لە شاری سلێمانی بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی و با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسەت ئەم کۆربەندە بۆ دووەم ساڵە ڕێکخراوە. وەگەوەی کە ئاماژەمان پێ کردووە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووشە باسمان لەوە کردووە کە ئەم کۆربەندە بێگومان زەمینەیەکی ئابووری باش ئەڕخسێنێت بۆ هەم ئابووری هەرێمی کوردستان و هەم بەتایبەتیش لە شاری سلێمانیە کە بتوانرێت زیاتر هەم جموجۆڵی بازار لە شاری سلێمانیا گەرم و گورتر بێت و بێگومان ڕەنگیشی داوەتەوە بە پێیوتەی کۆمپانیاکان و خاوەن وەبەرهێنەرەکان کە ئاماژەی پێکەن. لە لایەکی تریشەوە خستنە ڕووی زۆرێک لەو کۆمپانیایانەی کە لێرە بەشدارن توانیویانە دۆزینەوەی هەلی کار ڕەخساندنی هەلی کار بۆ زۆرێک لە گەنجەکان خاوەن بڕوانامەکان زیاتر دەستەبەر بکەن. بۆیە ئەم ڕۆژ ئەبینین هەم چەندین پانێڵ کە لە 2 ڕۆژی ڕابردووە چەندین پانێڵ ڕێکخراوە. ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە تەواوی کۆربەندەکە خۆی ئەبینێتەوە لە پانێڵەکان و لە هەمان کاتە خاوەن کۆمپانیاکان و براندەکان و پرۆژەکانی وەبەرهێنان لێرە تەواوی زانیاریەکان ئەبەخشن بە هاوڵاتیانی خۆشەویست بە ئەو کەسانی ئەیانەوێت سوودمەند بن لە تەواوی کۆمپانیاکان بۆ ئەوەی بتوانن لە ئۆفەرە باشەکانی تاوای کۆمپانیاکان سوودمەند بن. بە خۆشحاڵیەوە یەکێک لەو پانێڵانی کە ئەمڕۆ تیشکم خسۆتە سەری کە لێدوان لە یەکێک لەو میوانانە وەرد بگرم بە گرنگیەوە باسی لێوە بکات ڕۆڵی تەکنەلۆژیا و بواری تەکنەلۆژیای لە بواری ئابووری و بازرگانیە. بۆیە زۆر بە خۆشحاڵیەوە میوانێکم لەم بەشی پرۆگرام ئامادەیە زۆر بەڕێز کاک زریان محەممەد بەڕێزیان لێ پرسایی بەشی ڕاگەاندن لە پیشەسازی و ئابووری لە ژووری بازرگانی سلێمانی لەگەڵمان نابێت. کاک زریان سڵاو لێبێتەوە ئەم کاتت باش بێت. سڵاوم کاتی باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە هەر لەوە دەست پێ بکەین. دوێنێ دوو پانێڵی زۆر تایبەت بەڕێوەچوو کە هەم تایبەت بوون بە هەڵەبجەی ئازیز لە هەمان کاتە یەکێکی تر لە پانێڵەکان تایبەت بوو بە زەمینەیەکی لەبار بۆ ئابووری و داهاتووی هەرێمی کوردستان. ئەمڕۆ یەکێکی تر لەو پانێڵانە تایبەت کراوە بە ڕۆڵی تەکنەلۆژیا. چۆن بیرتان کردەوە لە دووەم ساڵە لە دووەم کۆربەندی ئابووری وەبەرهێنان بواری تەکنەلۆژیا بەشێکی گرنگی پانێڵەکە بێت؟ زۆر سپاس بۆ ئەوە دیارە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بە خۆشحاڵیوانێ بەردەوام کاری کردووە لەسەر نوێگەری و داهێنانوانەوە کەەوەی کە ئێستا هەیە لە هەموو جیهاندا ڕۆڵی تەکنەلۆژیا کاریگەریکی گەورەی هەیە لەسەر بازار و کاری بازرگانی بۆ خاوەن کۆمپانیا و خاوەن کارگەکان لە هەموو جیهاندا. بۆیە بە خۆشحاڵیوانێ لە سێمین ڕۆژی کۆربەندەکەدا پێمان خۆش بوو کە باز لە ئەو پێشکەوتنانە بکرێکە لە بواری تەکنەلۆژیا و بەتایبەتی بۆ هەرێمی کوردستان و بۆ کاری وەبەرهێنەران و بازرگانان لە هەرێمی کوردستانە بە خۆشحاڵیوانێ توانیوانە چەند کەسێکی شارەزار لە بواری تەکنەلۆژیا و لە ئابووری و لە کەسانی یاساییە بانگەشتی کۆربەندەکە بکرێت و تیایدا لەو دیدارەدا بەشداری بکەن. بۆیە یەکێک لە میوانەکان کە سەرۆکی زانکۆی ئەمریکیە کە لە شاری سلێمانی ئەوان ڕۆڵێکی گەورە ئەبینن ساڵانە بۆ کەسانی شارەزا و دروستکردنی کەسانی ئەکادیمی و هەروەها خستنە بازاڕوانێ بۆ ئەوەی کە بتوانن لەلایەن کۆمپانیا و خاوەنکارەکانەوانە سوودیان لێ وەربژیرێکە ئەمە بە خۆشحاڵیوانێ ئەوان بانگێش کراون تاوەکو ڕۆڵی خۆیان و زانیاری زیاتر لەبارەی تەکنەلۆژیا کە چۆن کاری پێ ئەکرێت بخەنە ڕوو و هەروەها بەڕێز دکتۆر سەلام عەبدوڵڵا کە کەسێکی یاساییە و لە ڕووی یاسایی و لەگەڵ ئەوەشە ئەو باسکردنی تەکنەلۆژیا لە ڕووی یاسایی و کارپێکردنی لەلایەن کۆمپانیا و
خاوەنکارەکانەوانێ باس بکات وهروە چەند کەسێکی ترکە لە بواری تەکنەلۆژیا کارەکەن شارەزایی تەواویان هەیە لە سیمینارێک خۆ بڵین لە دیدارەکە بەشداریەکەن و هەروەها کەسانێکی زۆریش بانگێش کراون لە خاوەنکار و پرۆژە و وەبەرهێنەکان بۆ ئەوی کە بتوانرێت هەموو بەلایەکەوە نز ئەو زانیارانی ژووری بازرگانی بەلایەوە گرنگە بیخاتە بەردەستی خاوەن کۆمپانیا و کارگەکان دیارە ژووری بازرگانی هەر وەگەوەی کە لە ماوەی ڕابردوودا بە چالاکترین ژۆر هەڵبژێردرا لە سەر ئاستی عێراق ئەویش بەهۆی ئەو داهێنانانی کە کات و لە ئێستادا خاوەنی گەورەترین ئەپلیکیشنێک لە هەرێمی کوردستان کە لە هەموو جیهانە پشتی پێ بەسرێت ئەو ئەپلیکیشنە کارەکات بۆ تەواوی زانیاریەکانی خاوەن کۆمپانیا و کارگەکان لە شارەکانی هەرێمی کوردستاندا بە تایبەتی شاری سلێمانی کە سوودێکی گرنگی ئابووری ئەوێ کە ئەمەش وەکو باسمان کرد لە ڕووی تەکنەلۆژیاوانە ژووری بازرگانی گرنگی تەواوی داوە بە بوارە ئەو مەجالە. سپاس بۆ تەکانت کاک زریانگیان سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس بۆ میوانەکەم لە مەشی پرۆگرام بەڕێزان کاک زریان محەممەد لە پرسایی بەشی ڕاگەاندن لە ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمەڵێک ڕوونکردنەوەی باشیە لە سەرتەواوی ئەو پانێڵەی ئەمڕۆ جا ئێستا چمە لای زۆرێک لەو کۆمپانیانەی کە توانیویانە بە شێوازێکی زۆر باش ئۆفەرە تایبەتەکانیان بە هاوڵاتیانی ئازیز و ئەو کەسانە بخەنە ڕوو کە بەشدار بووی نێو کۆربەندەکەن بابێمە لەی بەڕێزت سلااو لێ بێتم کاتت باش سەرچاوم بەخێربی پێمان بڵێ گرنگی کۆربەندی ئابووری و بەرهێنان بۆ دۆم ساڵ کە بەڕێوە دەچێت گرنگێکی خۆی لە چیا ئابینێتەوە بە ڕێزیشتان و کوچ کۆمپانیایەک بەشداریتان کردووە بەخێربێن سەرەتا ئەم کۆرمەتە گرنگیەکی زۆری هەیە بۆ وەبەرهێنەکان چکە لێرە ئەتوانین هەماهەنگی و یەکتربینین و زیاتر و دروستکەین لە نێوان وەبەرهێن و یعنی وەکو کۆمپانیای مجەهیزەکان بۆ ئەو کە هاوڵاتیەکان و ئەوانە ئێمەش وەکو گروپی کۆمپانیەکانی یاقوب بەشداریمان کردووە ئەمە سێ کارگەی گەورەمان هەیە کە تەلۆیشەکەم بەرێ سێ کارگەی گەورەمان هەیە لە بواری تەجهیزی شیش و BRC و تەل ئەمە لێرە ئۆفەرە تایبەتانی کە هەتانە تا چەندە بۆ هاوڵاتیانی خۆشەویستان خستۆتە ڕۆ لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو هەم بۆ ئەمڕۆژ کە پێشوازێکی گەرمکەن لە هاوڵاتیان و ئامادەبووان بۆی تەواوی کۆمپانیەکان یاخود ئەو خاوەن بڕوانامانە بتوانن هەلی کار بدۆزنەوە لە کۆمپانیەکەی بەڕێستانە یاخود هەر کۆمپانیەکی دیکە بێ بێگومان هەلێکی کاری زۆرمان ڕخسانەوە بۆ هاوڵاتیان لە کارگەکانمان چکە سێ کارگەی گەورەمان هەیە کارگەی کۆمپانیای سلێمانی ستیل بۆ بەرهەمێنانی شیش و کارگەی بناغە بۆ بەرهەمێنانی BRC و کارگەی هێزگەڵپەنایس بۆ بەرهەمێنانی سیم و تەلی حەدادی لەم کارگانەیە هەلی کاری زۆرمان ڕخسانەوە بۆ گەنجان و ئەوانەی کە لەم بوارەیە مختەسن توانیمانە ئیشی باشان بۆ بکەین زۆر سپاس بۆ وتەکانت سپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستان لەگەڵتانە بەرزەوامە بین لە دۆمین کۆربەندی ئابووری و وەبەرهێنان لە شاری سلێمانی کە ئەمڕۆ سێەم ڕۆژە بە خۆشحاڵیەوە ئەتوانین ئاماژە بەوە بکەین بە نزیکی 8 کۆمپانیا و پرۆژەی وەبەرهێنان لەم کۆربەندەیە بەشدارن ئەتوانن بە باشترین شێواز بتوانن هەماهەنگ و زانیاریکی تەواو ببەخشن بە تەواوی هاوڵاتیان بێگومان ئەوەی کاکراوە لەم کۆربەندەیە سەرجەم با بڵێن ئەو بەشداربوانە یاخود کۆمپانیەکانی ناوخۆ بیانی هەم لەسەر ئاستی کوردستان هەم لەسەر ئاستی تەواوی عێراق و هەم لە وڵاتانی دەریشەوە سەردانی ئەم کۆربەندەیان کردووە تاوەکو بتوانن پەیوەندی و هەماهەنگیەکی زۆر باشیان هەبێت لە جموجۆڵی ئابووری و بازرگانی لە تەواوی کۆمپانیەکانە چووکە ئەمە بێگومان ئەمە لینکێکی زۆر باش دروست ئەکات بۆ پەیوەندیەکی ڕاستە و خۆ بەردەوام لەگەڵ سەرجەم کۆمپانیەکانە بۆیە بە خۆشحاڵیەوە ئەم کۆمپانیانەش دەرفەتێکی وهای ڕخسانوە بۆ تەواوی ئەو کۆمپانیانە و خاوەنکارانە ئەوەی کە لێرە ئەبینرێت جارێ تەواوی کۆمپانیەکان نەهاتون بۆ ئێرە لەبەرەوەی لە کاتژمێر 11 سەرجەم خاوەن کۆمپانیەکان یەنە ئێرە تەواوی زانیاریەکان ئەبەخشن بە هاوڵاتیان کە ئەو ئۆفەرانی کە هەیەە چی لە خۆ ئەگرێت بۆی بتوانن هاوڵاتیانیش لێرەوە لە ڕێگەی ئەم کۆربەندانەوە بتوانن زانیاری باش وەرگرن لە هەمان کاتە تەواوی خاوەن بڕوانامەکانیش ئەتوانن بێن سەردانی کۆربەندەکە بکەن کە ئەمڕۆ سێەم ڕۆژە بۆی بتوانن ئەوەی کە پسپۆرێکی باشیە یاخود ئەزمموونێکی زۆر باشیە لە بوارە
کارەکەی خۆیان ئەتوانن پەیوەندی بکەن بەم کۆمپانیایانەوە خۆ سیڤی خۆیان پێشکەش بکەن بەم خاون کۆمپانیایانە تاوەکو لەگەڵ سەرجەم تیمەکانی کۆمپانیاکانی نێو کۆربەندی ئابووری و وەبەرهێنان بتوانن هەلێکی کاری زۆر بەشیان بێتە دەست. جا پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لە کۆمپانیاکان کە لێرە بەشدارە. سڵاو لێبێت خۆم کاتت باش بێت. پێم وان بڵێ وەکو کۆمپانیای کوێ بەشداریتان کردو و ئەو ئۆفەرانەتان چییە کە بۆ سێەم ڕۆژیش پێشکەشی تەواوی هاوڵاتیان و ئامادەبوانی خۆشەویستیەکەن یاخود زانیاریەکان چییە کە ئەیبەخشن بە هاوڵاتیان و ئامادەبووان؟ سەرەتا بەخێر بێن سەرچاوان ئێمە وەکو کۆمپانیای ئاقارەتی ئیمێرال بەشداریمان کردووە لە دوامین کۆربەندی ئابووری سلێمانی کە سوپاس بەخوا هەرچەنە ئێمە کۆمپانیاکەمان سەرەتا بوو بەڵام بەهۆی ئەم کۆربەندەوە فیدباکێکی باشی هەبوو توانیمان خۆمان بناسێنین ئەلحەمدولیلا و ئۆفەر و تایبەتمەندی ئێمە ئەوەیە کە توانای فرۆشتنمان هەیە لە سەرجەم سیتەکانی سلێمانی و سەرجەم سیتەکانی هەولێریش و جیاوازیشمان نەگەڵ بنکەی فرۆشتنی سیتەکانە ئەوەیە کە تۆ کاتێک کاچیتە بنکەیەکی فرۆشتنەوە یەک ئیختیارە هەیە بەڵام کاتێک کە هەیە بۆ کۆمپانیایەکی وەکو لای ئێمایان ئەقاراتێک ئیختیارەکانە زۆرە بەگوێری ئیمکانێتی ئەو کاتت بۆی ئەتوانین ئێمە لەو کاتیان کەسێک هەیە بوون منە ساڵی داهاتوە توانێت اختیاری باشتری هەیە بەڵام لەم کاتە توانە و ئیمکانەتی کەمی هەیە ئێمە ئەتوانین اختیارێکی گونجایی لەم ساڵا بۆ بدۆزینەوە و هاوکاری بکەین تا بنکەی فرۆشتنە کەش لەگەڵیا بین وەکو ئەو وایە کە لە سیتەکە خۆی یەکێکی نیشتە جێبوونی کڕی بە. گرنگی ڕەخساندن یاخود ڕەخساندنی ئەم جۆرە کۆربەندانە تا چەندە بۆ جموجۆڵی ئابووری هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی کە ئەم کۆربەندە سازکراوە چۆنەی بینی؟ من زۆر باشی بینم لەبەر ئەوەی ئێمە پێویستمان بە خۆناساندنە مارکێتینە ئەم کۆربەندەش گەورەترین مارکێتین بوو لەم کاتەیە ئەمە وەولی ئەکا ئەمە بەناوی نێودەوڵەتیەوە سازکراوە کە چەنەها وڵاتیە بەشداری کردووە وەزیری چەنەها وڵات هاتووە بەشداریان کردووە عێلاقاتێکە لەگەڵ دەرەوەیە من بە باشێ بینم بە باشە زانم و خۆشم فیدباکێکی باشم لێوەرگرت هەر لە سەرەتای دروستبوونمانەوە ئەلحەمدولیلا فیدباکێکی باشی هەبوو خەڵکمە بینی بە جموجۆڵێکی باشەوە ناوێکی زۆرە نووسرا عێلاقاتێکی زۆر گەورە دروست کرا کە خۆمان چاڕێ ئەو نەتیجەیەمان ناکرد ئەتر بۆ من کە سەرەتایە ئەو نەتیجەی هەبوو بێ بێگومان ئەوانی ترکە دەمێکە دەستیان پێکردو زۆر نەتیجەیەکی جوانتر و باشترێ بە ئەکید. ئەوەی کە هەیە لە پێشنگاکەیە ئەوەی سەرپەرشتیارانی کۆربەندی ئابووری و وەبەرهێنان لێ کەم ڕۆژەوە دووپاتی ئەەکەنەوە هەلێکی کاری زۆر زۆر باش ئەرەخسێنرێت بۆ سەرجەم ئەو خاوەن بڕوانامانەی کە هێشتا دانەمەزراون ئەتوانن لە ڕێگەی کۆمپانیەکانی بەڕێستانەوە خو چەندین کۆمپانیایی تری وەبەرهێنان کە لێرن بتوانن سوودمن بن. بەڕێستان بیرۆڵاتان چێ لەگەڵی ئەو زۆر تا زۆر ڕاستە من هەر خۆم یەکێک ملەوانەیە کە یەکێک نەک کەسەکە بێت بۆ ئێرە یەکێک بە دوای ناگەڕم تۆ پێویستت بە ئیش نییە چەنەها شوێن هەبووە ئەمڕۆ بەس تەکلیفیان لە من کردووە تکایە کارمەندمان بۆ پیا بکە ئەمڕۆ ینی من چەند بە دوای ئەوە گەڕم خەڵک بێ بۆ لای ئەمە ئەوەش بە دوای گەڕامتە من پێویستە بە ئیش نییە لە بەرەوەی خەڵکە ناسم تەکلیفیان نەکردوم کە کارمەندیان بۆ پیا بکەین یان گەورەترین شوێن بوو بۆ ئەوەی کە بتوانی هەلی کارێت یا بڕەختە من زۆر دڵم بۆ خۆشە نایەکی باشم کۆ کردوەوە مطمئینیشم لەوەی کە ئەو مەرجانیان تیا بوو بچنە سەرکار ئەو کەسە بە ئەکیدی کاری دەستەکە بژی چاوەکەمی زۆر زۆر سپاس.